سڵاو ئەزیزان و خۆشەویستانی من ئەم کاتتان باش. من سرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان. ئایا بە زانکۆلاین و پارالێل و ئێواران چەندە؟ ئەو زانیاریانی پێویستە ڕوون بکرێنەوە چین؟ ئێوەش بۆ وەرگرتنی ئەم هەموو زانیاری و داتایانە تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. ئەزیزانی من، طبعاً ئێمە لەم ڤیدیۆیەدا باسی پەیمانگەی تەکنیکی دوکان بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین ئاخۆ بە پارالێل و زانکۆلاین و ئێواران ئەگەر ئەو بەشانەی هەیەی وە کۆنمرەکانیان چەندە، پارێزگا و گشتێکی چۆنە، تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین. ئێوەی خۆشەویست بتوانن سوود لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان ببینن. لایک و کۆمنت، سەبسکرایبی کەناڵیشمان لە یاد مەکەن و هاوڕێیانمان ئاگادار بکەنەوە کە ئەم کەناڵە لە خزمەتی ئێوەی خۆشەویستە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانتان، کۆمنتەکانتان و هەروەها خۆشحاڵە بین بە سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. بەشەکانی پەیمانگەی تەکنیکی دوکان یەکەم بەشمان بریتیە لە تەکنەلۆژیای زانیاری IT کە زانکۆلاینی پارێزگای 62.963 پارالێلی پارێزگای 58.9 و گشتێکی 61.437 ئێوارانی پارێزگا 56 و گشتێکی 58.24 بەشی کارژێڕی کار هەردوو لە قیزانستی وێژەی وەرەگرێت زانکۆلاینەکەی 59.4 پارالێلی پارێزگاکەی 57.728 و گشتێکەی 58.978 ئێوارانی پارێزگا 55.1 و گشتێکەی 57.9 بەشی پەیوەندی گشتیەکان و بازاڕگەری لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 59 زانکۆلاینە پارالێلی پارێزگاکەی 56.332 و گشتێکەی 57.585 ئێوارانی پارێزگای 53.999 و گشتێکەی 56.766 بەشی کارژێڕی بانکەکان کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 58.021 کەمترین کۆنمرەی زانکۆلاینێتی پارالێلی پارێزگا 57.457 و گشتێکەی 63.8 ئێوارانی پارێزگا 54.562 و گشتێکەی 57.107 کۆتابەشمان لە پەیمانگەی تەکنیکی دوکان بریتیە لە بەشی ژمێریاری کە لەقی زانستی وەرەگرێت 57.698 کۆنمرەی زانکۆلاینێتی پارالێلی پارێزگا 55.514 و گشتێکەی 74.814 ئێوارانی پارێزگای 53.2 و گشتێکەی 54.925 ئەو کۆنمرانەی بۆ ئێوەمان باس کرد بۆ پەیمانگەی تەکنیکی دوکان بوو. لێرە دوو خاڵ هەیە ئەمەوێ بۆتانی ڕوون بکەمەوە. ئەبینین لێرەیە کۆنمرە 74 پۆین شتێک هاتۆتەوە. ئەو کۆنمرە بەرزە بۆچی ئەوها هاتۆتەوە؟ ئەلبەتە ئێمە ئەو کۆنمرانی کە وەرمان گرتووە هەموویمان لە سیستەمەوە لە زانکۆلاینەوە وەرگرتووە. هۆکارەکەی ئەو کۆنمرە بەرزە بەڕاستی چەند جارێک هەوڵمانداوە بزانین، بەڵام چەند بەشێکمان هەیە ئەبینین پارالێلەکەی زیاترە لە زانکۆلاینی یاخود گشتێکەی کەمترە لە پارێزگاکەی. کۆمەڵێک هەڵی بچووک هەیە لەو حاڵەتانەیە هەرسەنێ هەوڵمانداوە ئەسڵەکەی وەربگرین، بەڵام بەڕاستی نەمانتوانیوە و زۆریش قورس ئێمە بتوانین لەگەڵ هەر پەیمانگەیەکە لەگەڵ هەر زانکۆیەکە پەیوەندی بکەین و ئەو هۆکارانە ڕوون بکەینەوە، چکە بەڕاستی ڕەنگە ئەو کاتەمان نەبێت. بۆیە ئەبینین هەندێک خاڵ هەیە ئێمە دیاریمان کردووە بە ڕەنجێکی تر بۆ ئەوەی لای ئەوەی بەڕێزیش کە ئەبێتە خاڵێکی جێی سەرنج بزانن کە ئێمەش هەر لە لامان جێی سەرنجە و حەلمان پێ نەدۆزراوەتەوە بی. بە هیوای ئەوەی ئەو کۆنمرانەی بۆ ئێوەی خۆشەویست باسمان کرد سوودی لێ ببینن و بتوانن لە کاتی پڕکردنەوەی فۆرما بەکاری بێن و بەرچاوڕۆن بن. هیوامان سەرکەوتنتانە، ئێوەش بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن.